بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە کۆتا تەوەر و گفتوگوی ئەمڕۆمان کە با ئەو بابەتانی کە لە نێو ستۆدیۆکە دانراوە ئەزانرێت کە خاتونێکی دەستڕەنگینمان لەگەڵە کە کاری دروستکردنی ئەکسسواراتەکە بە شازێکی گشتی ئەکسسواراتی ناوماڵ ئەکسسواراتی خاتونەکان و هەروەها ئەم خاتونە هەڵئەسێ بە ئەنجامدانی چەند کارێکی دیکەش کە ئێستا کە خۆیمان بان کرد ئاماژە بەکارەکانەکە بە کورتی خاتونێکە پڕە لە دەستڕەنگینی جا ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەم خاتونە گفتوگۆی زیاترەکەن ئەو خاتونەش خات و هەنار کامەرانە کە ئێستا لەگەڵمانە و بەڕێزیان دیزاینەرن فەرمو خات و هەنار بۆ ئێرە سڵاو لەبێت و بەخێربێت باش بەخێر بێت سەرچاوان هەربێتە لایمنەوە خات و هەنار دەستپێکی کارەکانت بە چ شێوازێک بوو وەک ئەبینرە ئێستا لە کارەکانی تۆیە بە شێوازێکی گشتی ئەکسسوارات ئەبینرێ هەر لە ئەکسسواراتی ناوماڵ هی خاتونەکان ڕازانەوەی ئەو نقل و شیرینیانێک کە بۆ مناسبەکانیان پێویستە بەس حەزەکەم بزانم دەستپێکی کارەکانی تۆ لە چیەوە بوو کە دەستە پێ کرد بۆ خۆمانم دروستە کرد بۆ ئایلەکی خۆمانم دروستە کرد یا بۆ خۆم ئیتر سەرەتا ئاوایی خەڵک حەزی لێ کرد لە شتەکان کە ئەیان بینی بۆ نمونە خزم شتەکانمان داوایانە کرد و خەڵکی ناسیاوی ئەوانیش لیان داوا کردم و ئیتر ئاوا زیاتر کاتە دەستپێکی کارەکان لە ناو ئەوکارانی کە داد ناوە لە کامەیانەوە بوو زیاتر دەستە پێکرد زیاتر لە مەدالیاکانەوە مەدالیای سیارە و سویچ بوو بەڵێ خات و هەنار ماوەی پێشێستا هەر لە پرۆگرامەکەی خۆمان کۆمەڵی کەلوپێلیە نابوو بەڵام کەلوپەلی سەرەتایی بوو ئەمەوتمانی وا خوازین کە پەرە بە کارەکەەوە بێ ڕێکەوەش دیار بووێت تا کارەکانی فراوان لەسەر داوای خەڵک زیاتر خەڵک داوای شتی تر ئەکات لێت و تۆش بەدڵیای خۆی ئەوە زۆر گرنگە تۆ کات کارێکدا ئەمەزرێنی وردە وردە کارەکە فراوان بکەیت تەنها لە دۆخێکان ئەمێنیتەوە خات و هەنار حەزەکەی دەستپێک لە چیەوە دەست پێ بکەین دەستپێکی کارەکان مەدالیەکان بۆ بە هەر لەوە کاری جیاواز ئەبیندێ لە هەنێک لە مەدالیەکانە ناوی کەسەکانەکە لە سەر مەدالیەکان نووسراوە هەنێکی تریان وێنەی کەسەکانە ئەمە چۆنیە یعنی خۆت دیاری ئەەکەی یاخود ئەو کەسانی کە خۆیان تەڵەبی ئەەکەن داوای بەڵێ بەبێ حەزی کەسەکانە هەیە حەزەکە ڕسمی ملەوەنیش دروست ئەکەین بەڵام ئێستا حالیان لەلام نەبوو ڕسمی ڕەشوسپیم هێناوە ئەمە هەمووی خەڵک تەڵەبی کردو ئەمانە هەمووی تەڵەبی خەڵکن هێناومە ئیتر بەپێی داوای خۆیان هەیە حەزی لێ لەسەر ئەو موادە شەفافە بێ هەیە حەزی لێ گۆڵد بێ یا سلڤەریشمان هەیە و هاش حەزی لێ ڕسم بێت ئیتر بەدڵی خۆیانە زۆر باشە جا مەدالیانە پێکمان دیزاین و شتێکەکەی مرۆکان خۆت کرد بەڵێکیان خۆم کردمە هەموو دیزاینەکانی بۆ شێوازی نووسینەکانەمە لەوانەیە ناوی کەسێک بێت کە بەڵێگیان کەسێک ئیش ئەوانم بۆ کات کە خۆم هەمووی فریای هەمووی ناکەم بڵێ زۆر باشە جا سەرکۆ هەر لە نێو مەدالیەکانە بێکمانەمە بابەتێکی ترە ئەگەر ئەمەیان کە ڕسمەکەی تا ئەوم بیتە سەرکۆ ئەمان بەلای منەوە سەرنجڕاکێش بوو زۆر چونکە بەدەر لەوەی کە مەدالیایە وێنەی کشی لەگەڵ مەدالیەکە داناوە ئەمانە چۆن چۆنی کرد ڕسمی لەسرە بەڵە ئەوان زیاتر خەڵک زۆر زۆری حەز لە ڕسمە و دیوەکەی تریشی ناوەکی خۆیەتی ئەتوانێت ئەوەی کە پێی هاتۆتە خواردنای مناڵەکانی بێت یا هەر ئەو کەسە خۆی بێ بڵێ بەڵێ کاتە ئەمە کارێکی زۆر جوانەوتە لە بەرنامەتانە هەیە وێنەکانیش لەمە دوا بە ملەوەنی بێ هەمە هی ملەوەنیشم هەیە بەڵامەوە ئێستا حالیان بەردەست نەبوو لەلام نەبوو باشە خواست لەسەر ئەم مەدالیانە چۆنە خات و هەنار خەڵک زیاتر بۆ چی بەکاری ئەهێنێت خەڵک بۆ مەدالیای ئاوێنەی سارە بەکاریەهێنێت و بۆ سویچ بەکاریەهێنن ڕسم هەر ڕسم بۆ سویچی شەبێ ئاساییە زۆر حەزیان لێتی ینی تەڵەب زۆرە لەسەر مەدالیای سارە باشە ئەی ئەم بابەتانەی کە ئەمانش لەو حەکانە ینی بەڵشتێکی تازەیە خانمان لە ژووری میوانە یاخو لە شوێنی تایبەتە ئەو ئەکرێ بە ڕسمی کەسەکەش بێ بڵێن ڕسم بێت و بۆ موروانە بێڕازیێنینەوە زۆر باشە پێم وا بە ئەمانە ئاەتی قورئانی پیرۆزن سەریان چۆنیان سوورەتی فەلەقا بەڵێ زۆرە زۆر خەڵک چۆن چۆنی دروستەکەی چونکە ئەگەر من ئەمان هاوکارانم وەری بگرن هەستم کرد تۆزێک کەمێک قورس بێ بەڵام هەستەکەی وەزنێکی یعنی سووکیش هەیە ئاسانە شەنیە لە بەرەوە چۆن دروستی ئەەکەی ئەم لە ماعەت چییە ئەم
بە مەوادی ئەمانە تایبەتی چۆنی پێوەی لەگەڵی؟ ئەنووسێنم ئیتر ئەمە هەمووی مور لەگەڵ ئەمە مرواری و نقێمیشە باشە پشتەکەشی کە بەرێکت بۆ کردووە پێم وابێ بەڵێ دەتوانیا بۆ هەڵواسی خەڵک داوایەکات یان بۆ دانانستاندی ئەکا بۆی زۆر باش هەندێک کاری کە ئەمانە ئەمە بۆ سەر دەرگا داوایەکەن خەڵکەوە بۆوانی کە تازە زەواج و ئەوانن باش ئەمە کاری زۆر وردەکاریتە لە بڕینەکانە بەڵێ ئەوە زۆر بڕینی دەستێ یاخود نانە هەمووی لەی زەرەگان باش بەڵام پێشتر دیزاینەکە ناوی خۆشیانی لەسرە بەڵێ ئەوەشیان گەورەکەیەتی یەک ئەزماوەدەکی فەرقی هەیە بەڵێ ئەو گەورەکەیەتی زۆر باش ئەمەشی کردووە سەر ئەمە بۆ موبایلە لە ئێستا زۆر خاتونەکان زۆر بەکاری ناویشی لەسەرەوە مور و شتەکانی کە ئەیهۆنیتەوە لەکوێ ئیکڕی ڕەنگەکان چۆنی ڕێگەکەی داوای ئەەکەم جاری وایە کڕم ئیتر ئاوایە بەڵام ڕەنگەکانە پێ دیزاین کرێ باشە چۆنی ڕێخستن بۆ ڕەنگەکانەکەی زۆرتر فکرەکان لە چیەوە وەرئەگری پشت بەچی ئەبەستی بۆ ئەوەی کە تۆ ئەم ڕەنگانە بەم شێوازە خۆم زیاتریان چوزانم ڕێکیان نەخەم بێکەوە جاری وایە دەرلەوەی کە ئەزانێ خۆت سەلیقەت هەیە گەر سەلیقەت نەبێ بە دڵنیاییەوە ئەم هەموو کارە جوانە ناتوانین دروستکەی بەڵام بەدەرلەوە بێگومان خۆ ئەبێ پشت بەشتی تر بەستی بۆ ئەپدێتکردنی ئەو بیرۆکانی کە تۆ هەتا دایمە سێرچەکەم من دائیمەن زۆرم حەز لە ئیشی دەستە لە بەرەوەی زۆرم حەز لێتی من ویدیۆگێتە بەردەمە حەزەکەی لەگەڵ دائیمەن سێری ئەو شتاناکەم بڵێ تۆزێ ئەبێت حەمووی باشتە حەزیشم لێ نیە ینی لاسایی خەڵک بکەمەوانێ چکە بین ئیش بۆ خۆمەکەم زیاتر حەزم لێتی شتەکان خۆم هەندێک کەلوپەلێ خۆی هەیە بەڵام تۆ شتی کەی بۆ زیاکەی بۆ نمونێ سامە ڕۆژانە هەم پیاوان و ژنانیش کەڤەری مۆبایلمان بۆ مۆبایلەکانمان بەردەستەی ئەوە بەناوی شێوازی جیاواز ئەوەی تریشیانە لەوانەیە بۆ خانم ببێت ئەو بۆ خانمە ئەمەیان بۆ پیاوە ئەمەیان بەناوی بڵێ ئەمەیان بەناوی خۆی داوای کردووە باشە بێتوانن بۆی بکەن ئەمەیان بۆ کوڕاوە ئەشکرێت بە زاخاوی ئاڵتون بکرێنی ئەم ماوادە نەبێت زاخاوی ئاڵتون بکرێت خەڵکی بە زاخای ئاڵتون داوایەکات زۆر باشەنجا بەدەر لەم کارانە سەرکۆ سینیەکیش نقڵی ڕازاندووەتەوە خیانەکەوتم شتێکی باش ئەمە ڕەنگە زۆربەی خاتونەکان بەتایبەتە و خاتونانی کە تۆزە سەلیقان زیاترە حەزەکەن لە کاتی بۆنەکانە لە کاتی جەژنەکانە نقڵەکە هەر ئاواهی نەکەنە ناو سەبەتەیەکەوە یاخود شوێنی نقڵەکەەوە حەزەکەن دیزاینێکی بکەن باسێکی ئەمەمان بۆ ئەمە چۆنی دیزاینە بۆ کردووە بەڵێ ئەمە هەر لەسەر تەڵەبی ئەو کەسە خۆی وتی حەزەکەم قردێلەی تیابێت سووری تیابێ نیلی تیابێ و جاری واش هەیە هەر بەو موادی خۆم نووسینی بۆ ئەەکەین یان بۆ بێبی شاوەر ناوی مناڵەکە بالێ و ڕازانەوەی تریشی بۆ ئۆکەین ئەمە ئێستا ئەمان کە بەم شێوازە دیزاینت بۆ کردووە بابەتێکی دیاریکراو هەیە کە پێویست بکوا بخوازە کە دیزاینەکەی چوزان ئەم قردێلەی کە بۆت کردووە لەم پەتە دروستکرابێ یاخود هەر بۆ جوانکاریە نا هەر بۆ جوانکاری و هەمووشی بەڵێ من دروستی کەم نایڵمەوە کەس بیخواڵم بە سێریکە لەوەی بۆ هێنم باش تۆ دروستە ناکرد زۆر ئەچیە بەڕاستی ئەمە زۆر وردەکاریە بیێنی وردەکاریە هەموو ئیشەکان وردەکاری و کاتیشیانەوە ئیشی دەست کاتی زۆر باشە خاتۆ هەنار پێما بێ مناڵێکی بەیبیکی جوانیشە هەیە بەڵێ سەر لەتێک نا لە کاتێکا کە ئەمشانە دروستەکە هیچی بەدەستیەوە هەستەکەی کات ئەویش گەورە بوو حەزەکە لە بابەتێکی ئاواهەیە کارکە لە ئێستاجارێ 2 ساڵ و نیوە ینی ئەوە نییە حەزەکە دەستکاری شتەکانە بکە بەس یارمەتی ماجاری وایە شتێکم لێکەوێت بۆ مەڵەگرێتەوە خێرا لەگەڵ کارەکانەکە تایبەتی بە خۆتیان هەر لە ماڵەوە کارەکانتەکەی جار لە ماڵەوە ئیشەکەم لەبەرەوەی بە ئۆنلاینە بەڵام لە بەرنامەمایە شوێنێکی تایبەت پەیوەندی کرد بۆ نمونە سایمت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە فستیڤالێکی گەورەی تاممان بەڕێوە باشە کە دەستگای میدیای کورسان سپۆنسەر و هاوبەشیش بوو چەندی خانممان بینی کە لەوەیە توانی زیاتر خۆی پێشانگاکەینەوە بەڵێ زۆربەی کات لە بەرزەکانی سلێمانی بەڵێ لە بەرزەکانی سلێمانی پێشانگام کردوتەوە لە فلاور کافێ لەوانە لە زۆر شوێن کرد زۆر باشە جا من هەر چاوم لەسەر ئەو لە سەر کۆب بچمە ئەوەیە کۆمەڵێک ئەکسسواراتی خاتونەکانیش بەدی ئەکرێ زۆر باشڵک زۆر تەڵەبی لە سەری باش ئەمەش تەڵەبیان لە سەرەتی بەڵام ئەو کاتە هەر فریان ناکەوتین مەجبور خەڵکی تر یارمەتی ئەیانی چەند خانمێکی تر باش ئەمە یارمەتیانە پێماوانە بەڵێ ئەمە چیت بەکارێناوە بۆ ناوەی شتێنە ئەمە بەردە
بەڵێ لەگەڵ نەقێم و مور و پولەکە باشە بەڵێکی شپێ کردو بەتەکەیەتی ئەکرێ ئەوەشی پێوە بێت لیرەی پێوە بێ خوارەکەی ئێستا ئەوم بەردەست نەبوو زۆر باشە پێم وا بێ کاری ئەمەشیان گوڵی ئەخێ ئەها گوڵێخێ ئەمەش بە سێرکەن مەژملوانکەیە خەریب گوڵیەخەکەیەتی ئەکرێ بکرێ بە سێت لەگەڵ پشتێنەکە بەڵ ئەنی ئەمان هەر لەگەڵ ئەوەیە ئەو سێتی ئەو نییە بەڵام ئەتوانین بکەین بە سێت لەگەڵی زۆر باشە لەگەڵەوە شارژین لای منەوە هەندێک کەس هەیە بۆ نمونە ئۆفیسی تایبەتی خۆیە یاخو کلینیکی تایبەتی خۆی یان کەسێکە پارێزەرەکەەوەش کرد باسماکە کاریش بۆ ناکەی ناوی خۆی بنووسێت و بەڵێگەن ئێستا ئەمە دکتۆرە ئەمەی داوا کردو لەسەڵەبی خۆیان بەڵێ ئەمە ناوی خۆیەتی و پزیشکی دانە و ڕازدانەوەیکیشمان بۆ کردووە بەڵێ زۆر باشە کارەکانی چری ئەکسسواراتەکانی خاتونەکانە زیاتر ئەو بابەتانن کە زۆرتر بۆ جلی کوردی بەکارەهێنرێت بیرێ لەوە کردوەوە کە کاری تایبەتی شەهر بۆ جلی ئاسایی ڕۆژانەتی بۆ جلی مۆدەشتایەتی بەڵێ باش ئەمانەکەی زۆرتر لە کامیانە قوڵ بیتەوە خاتووانە زیاتر بەلای مەدالیاکانە ئەمانە کاتێکی زۆر زۆر زیاتریانەوێت واتە کاری ڕئیسی خۆت حەزەکەی لە نێو کارەکان تا زیاتر حەزکردنی مەدالیاکان بێ لەبەرەوەی کەمانە کاتێکی زۆر زۆریانەوێت بەڵێ ئەگەر بیتەوە ئێرە هەر خات و هەنار ئەمەشمان ئەگەر بۆ وەرگن ئەمەش کارێکی جوانە بەم قۆریەوە بەڵێ ئەمە ئەتوانی هەربیکی بە قۆریەکی خۆتەوانێ قۆری و کتری شای و قەهوەیە یان بۆ بڵێنهێنی قاوە باشە زۆر باشە کەواتە زۆرینەی کارەکانە گەر لە هەر بابەتێکا بێت لە ئەکسسواراتە دۆتوانی بە شێوازی کە دیزانی بۆ بکەیت بەڵێ تەبعاً زۆر باشە دەسەکانە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ میوان ناریەکەتان زۆر خۆشحاڵ بووم بە هیوای ئەوەی کە جارێکی تر بەکاری تازەتر و کاری دەستە خۆش بێ ئومێ دەکەم کە سەرکەوتوتر بووی ئینشەڵا ئەم جارە هاتەوە ئەگەر کارەکان شێر ئەمانە بوو بەڵام شوێنی تایبەت بە خۆتت دانا سپاس بۆ تۆ